ناوی ژینا بوو، ڕاهێنەرێکی مەلەوانی کە دەیخواست ببێتە پزیشک. نووسەر دیاکۆ عەلەوی. دیاکۆ عەلەوی ڕۆژنامەوانی خەڵکی سەقز و هاوڕێ بنەماڵەی ژینا ئەمینیە. ساڵێک تێدەپەڕێ لەو کاتەیە کە ناوی بوو بە ڕەمز، ڕەمزێک بۆ خۆڕاگری سەرجەم ژنان و خەڵکێران لە خەبات لە دژی سیستەم و توندوتیژی حکوومەتی کە لە ڕێگەی دیکتاتۆری ئاینیەوە ساڵانێکە مرۆڤ دەکوژن. بەڵام کاتێک ژینایان کوشت لە ناکاودا باهۆزێک هەڵی کرد کە مانایەکی نوێ بەهومێت، تووڕەئی، ئازار، خۆڕاگری و خەبات بەخشی. ڕەنگە ژینا بۆ گەلێک کەس تەنیا لە وێنەیەک و کۆمەڵێک زانیاری پەرش و بڵاو کورد بێتەوە، بەڵام بۆ من، بۆ خەڵکی سەقز و هاوڕێیان و نزیکانی لێو ڕێژە لەو بیرەوەریانەی کە هێشتا کەش لەگەڵماندان. دەمەویست ژینا تەنیا ناو وێنە نەبێت، دەمەویست ئێوەش بیناسن. کیژێکی گەنج کە سەرڕێژ بوو لە خواستی ژیان، بە هێواشی دەچوە پێش و وە دوای ئاواتەکانی کەوت بوو. لە ئاواتی بوون بە پزیشک تا ئەو کاتەی بڕوانەمەی مەلەوانی وەرگرت و کاتێکیش کە دەیەویست لە بەشی میکرۆبیۆلۆژیکدا درێژە بە خوێندندات. ناوی ژینا بوو، لە ناسنامەکەیدا ناویان لێنە مەحسا، بۆ ئەوەی کە لەسەر ڕەوتی 20 چەند ساڵێک لەمەوبەر ناوی کوردی لە ناسنامەکەیدا لە بەڕێوەبەرایەتی وەدارەکاندا تووشی گرفتی نەکات. گەشی ئەم ڕەوتە گۆڕانکاری بەسەردا هاتوو ناوە کوردیەکان لە گشت شوێنێ بوونە دڵخواز و جێکەوتن، بەڵام ئەو بە ناوی ژینا و مەحسا وێکڕاناسرا. مەحسا لە چەشنی مانگ ڕووناک و ژینا وەک ڕەوتی ژیان بەتین و تاو پڕجۆش. ڕەنگە بەر لە هەر کەسێک ئەوە خانم مەحەممەدی بوو کە ئەمەی تێدا بەدی کرد کە مامۆستای ئەدەبیاتی قوتابخانەی نمونەی حجاب بوو. ئەو جێگەی وا ژینا قۆناغی ناوەندی تێدا تێپەڕ کرد. خانم مەحەممەدی جارێک بە دایکی ژینای وتبوو مۆژگان ئاگاداریم کچە بە یەکجار کیژیەکی ژیرە. ژیناش گیڕابوویەوە ڕۆژێکیان خانم مەحەممەدی کورسیەکەی هەڵگرتم و بردی لە لای خۆیەوە داینا. هەرو ڕۆژێک کە ژینا لەناو پۆلدا بێقراری کردبوو. مامۆستاکانی نەیانوت کچێکی هێمنە دەبێت زیاتر بزوز بێ، بەڵام هەموو بزوزی ژینا لە یاریکردن بە بووکەڵەکانیدا کورد دەبەوە. ئەشکانی برای سربزێوتر بوو و ژیناش لەسەر خۆتر، لەگەڵ ئەوەشدا کە مەودای تەمەنیان زۆر کەم بوو، بەڵام بە دەگمەن پێشدەهات جۆرێک شەڕ بکەن کە لە یەک بتۆرێن. ژینا حەزی دەکرد ببێتە پزیشک. جارێکیان کاتێک مناڵ بوو دەستی باوکی گرت و بردیە بازار تاکو ڕووپۆشی سپی بۆ بکڕێ، بەڵام دەستی نەکەوت بوو، بۆیە قوماشێکی سپی کڕی بوو تاکو دایەکی بۆی بدورێت. بیستۆکی پزیشکیکیشی کڕی بوو. بووکەڵەکانی لە ژوورەکەیدا ڕێز دەکردن و پشکنینی بۆ دەکردن و دەرمانی بۆ دەنووسین. مۆژگانی دایەکی لە دەرگای ژوورەکەی دادا و دەیوت دەکرێت بمە ژوورەوە خانم دکتۆر، منیش ببم بە نەخۆشت قەزار لە گیانم. دایکی ژینا 3 ساڵ بە دوای یەکجاو لە قوتابخانەی سەرەتایی شەهرەک و ناوەندی حجاب و دواناوەندی تاڵەقانی ئەندامی ئەنجومەنی دایکان و باوکان بوو. ژینا هەم لە قوتابخانە خۆشەویستی هاوپۆلیەکانی بوو، هەم قوتابووی نمونەی مامۆستایەکانی. هەموو کات ئاستی خوێندنی باش بوو، هێمن و بێجەنگ بوو، لەوانەی وەرزشدا چالاک بوو، بە هەڵبەز و دابەز و یاری واڵیباڵ قەرەبووی هێمنی خۆی لەوانەکانی تردا دەکردەوە. کۆتایی حەبسۆکان لەگەڵ بنەماڵەکەی دەچوونە گشت و گوزار بۆ پارکی شار یان پارکی کەوسەر، یان دەگەڕانەوە بۆ گوندی سەیاوە لەو شوێنەیە کە با بە ناو زوڵفەکانیدا دەشنایەوە و زیاتر کاتەکانی لەگەڵ خاڵ و سەفایدا یاری واڵیباڵی دەکرد. هەر لەو شوێنەیە کە باوە گەورەی ئەوت ئەم کچەی من بە ژینا بانگ مەکەن، پێی بڵێن شنە. دڵی ژینا هێندەی چۆلەکەیەک بوو، بە بیستنی دەنگی سەگێک دەچوو لە پشت برا بچووکەکەیدا خۆی دەشاردەوە، بەڵام ئاژەڵەکانی خۆش دەویست. ئەو کاتەی زۆر منداڵتر بوو، جارێکیان خاڵ و سەفای کە مەودایەکی تەمەنی ئەو تۆی لەگەڵ ژینانە بوو، بەردێکی گرتە سەگێک کە خەریک بوو نزیکیان ببێتەوە. ژینا هاواری کردبوو لێ مەدە سەفا لە خوشکەزاکەم مەدا. تا ئەم ساڵانەی دوایش هەر کات سەگێکیان دەبینی ئەیانوت خوشکەزاکەی ژینا ببین و ژیناش زەردەخەنەیەکی دەکرد. ژینا کاتێک زۆر بچووک بوو بە سەگی ئەوت خوشکەزا. ژینا وەرزشوان بوو،
جگە لە واڵیباڵ حەزی لە مەلەش دەکرد و بڕوانامەی ڕاهێنەری مەلیوانیشی وەرگرت. حەزی دەکرد بڕواتە پێش بڕکێ فەرمیەوە. جارێک گوتبووی سەرەتا دەچمە زانکۆ، بەڵام 2 ساڵ لە پێش کونکوور دامایەوە. بۆیە تا مەزرۆیی بوون بە پزیشکی وەلانە تاکو سەرەتا بچێتە ورمێ و لەوێ میکرۆبیۆلۆژی بخوێنێ. ئەیوت بە دڵنیاییەوە ڕۆژێک هەر دەبمە پزیشک. وەک زۆرێک لە هاوتەمەنەکانی پێخۆش بوو ببێتە ئەکتەر، پێخۆش بوو بێژەری بکات و هونەر و جوانەکەی ببیندرێت. لە خولەکانی ڕاهێنەری ئەکتەری و تەئاتری کۆمەڵی ئێرشادی سەقزدا بەشداری کرد، بەڵام دوای ماوەیەکی کورد وازی لەهێنا. دواتر بۆ بەشداری لە چەند فیلمێکدا تێستی ئەکتەریدا، بەڵام بێئەکان بوو. لەم بارەوە کاگەمجەدی باوکی دادەمۆژگانی دایکی هاوڕێ و پشتیوانی بوون و هیچ ڕێگریەکیان لێ نەدەکرد. ژینە لە نێوان کەرەستەکانی جوانکاری هاوتەمەنەکانیدا تەنیا 2 شتی حەز لێ بوو: سوراوێکی سوور بۆ لێوەکانی و هەزاران ڕەنگ و ئەلوانی جۆراوجۆر بۆ نینۆکەکانی. نە ئەمجەد و نەمۆژگان هەرگیز پێیان نەدەوت نابێ و مەکە و مەڕۆ. ئەوان بنەماڵەیەکی تاڕادەیەک ئاینی و سەر بەچینی مامناوەند بوون کە مناڵەکانیان خۆش دەویست و بەبینی دڵخۆشیەوان شاگەشە بوون. بەڵام کێ هەموو ئەوانەی شێواند و کێ لە ناوی برزن؟ کێ پێشی بەم کیژۆڵە ساکار و پڕ لە ئاواتە گرت؟ کێ ئەم ژینە ساکار و بێخەوشە ئاواتی بوون بە پزیشک لە یاری بووکەڵەکانیدا و وتەکانی دایکی کاتێ دەیوت قەزات لە گیانم خۆم ببمە نەخۆشت؟ هەموو ئەمانە کێ لە ناوی بردن؟ کیژێکی مەلەوانی واڵیباڵیست کە حەزی دەکرد ببێتە ئەکتەر، سوراوی سوور لێبدات و لە هەڵبژاردننی بۆیە نینوکەکانیدا دوودڵ بوو. کێ ژیانی لەم کیژە ئەستاندووە؟ موژگان جارێکیان وتی سوێند بە گیانی ژینە ئەگەر درۆ بکەم، کچەکەم ئەیوت دەمەوەی خزمەت بە مرۆڤایەتی بکەم. ئەم کیژە ساکارێک کە خۆشەویستی مامۆستای ئەدەبیاتەکەی بوو و دەیویست خزمەت بە مرۆڤایەتی بکە، کێ ئەوی لە ژیان بێبەش کرد؟ ژینە ڕۆیشت بوو بۆ سەفەر، دەریا و دارستان بینی. لە تاران لەگەڵ خاڵۆزەکانیدا چوونە بازار، شەو لەگەڵ ئەشکان و منداڵەکاندا یاریان کرد، پێکەنین و تا بەرەبەیان قسەیان کرد. ئەو تا ئەو کاتە هێشتا لەلای ئەشکان و مناڵەکانی خزمیان غەریب نەبوو، بەڵام ڕێک لە بەردەم مترۆی حەقانی لە نزیک گۆڕەپانی وەنەک لەو جێگەی وا مسافرەکان دادەبەزن و دەچن تاکو پردی سروش ببین و گەنجەکان بۆ ئینستاگرامەکانیان چەند وێنەی جوان بگرن. ڕێک لەوێ سێبەری شومی غوربەت بەسەر سەری ژینادا هاتە خوار. عوسمان ئیسماعیلی شالاکی کرێکاری لە ڕۆژی بە خاک سپاردنی ژینادا و لە ناو خەڵکەکەوە هاواری کرد دەکرا ئەوە کچی من و تۆ بوایە. لە مزگەوت کە هاتمە دەر حەزم دەکرد توانم هەبوایە پردی سروش لە نێوان دەستەکانمدا خاپوور بکەم. دواتر بیرم کردەوە ئەو دەستانە هێندە بەتوانان دەبێ شتێکی تر، هێز و دەسەڵات و ستەمێکی تر خاپوور بکەن. ئێستا بیر لە دەستێکی گەورەتر دەکەمەوە کە لە ڕەواڵەتدا بچووکن، بەڵام وەک دەستەکانی دایکی محەممەد حەسەنزادە گۆڕە تازە هەڵکەنراوەکانی چواردەوری گۆڕی کوڕەکەی پڕ دەکاتەوە. بیر لە دەستە بچووەکانی ژینا دەکەمەوە کاتێک بیستوکی پزیشکەکەی لەسەر سنگانی دادەنا و گوێ لە چرپەی دڵیان دەگرت و لە ژێر لێوەوە دەیوت حەز دەکات خزمەت بە مرۆڤایەتی بکات.